مامۆستایانی ویلایەتی کۆلۆرادۆ ڕۆژیهێنی لە پایتەختی ویلایەتی کۆلۆرادۆ کۆبوونەوە بۆ فشارخستنە سەر پاراستنی باشتر بۆ خوێندکاران و کارمەندانی قوتابخانەکان. دوای ئەوەی خوێندکارێکی تەمەن 7 ساڵ لە شاری دێنەڤەر تەقەی لە 2 کارگێڕی کرد و هەڵهات بۆ شاخەکان و خۆی کوشت. نزیکەی 1500 مامۆستا و لایەنگران داوای باشترکردنی یاسایشی قوتابخانەکان و پشتیوانی زیاتری تەندروستی دەرونی و توندکردنی ڕێوشوێنی کۆنتڕۆڵکردنی دەمانچەیان کرد. بەڕاستی تەرسناکە مامۆستابی ئەگەر بە تەواوەتی ڕاستگۆ بین هەرگیز نازانی هەموو ڕۆژێک چی ڕوودەدا. کاتێک کەسێک دێتە ژوورەکەتەوە و پێت دەڵێ بۆ نمونە هەی تۆ دادەمێنێ ئایا خۆت پشاریتەوە یان چی بکەیت دڵت دادەخۆڕپێ تۆ چی لەو منداڵانە بکەیت چۆن بتوانیت ئەو منداڵانە ڕاگری بێدەنگ بن. جەستەم لە بەردەم کێدا دابنێم بۆچی دەبێ ئەم هەڵبژاردنە بکەم. ئەمەش فشارێکی زۆری لەسەر یاسادانەران زیاد کرد دوای ڕۆژێک دوای گردبوونەوەی خوێندکاران و دایک و باوکان لە پایتەختی ویلایەتەکە بۆ ئەوەی داواکاری هاوشێوە پێشکەش بکەن. نازانم ئایا دانانی ئەفسەرەکان لە قوتابخانەکاندا هەڵبژاردێکی دروستە یان نا، چونکە زەبرێکی زۆر هەیە لەگەڵ هەبوونی ئەفسەر لە دەوروبەری هەندێک کەسدا، بەڵام دەبێت کەسێک سڵامەتیمان بپارێزێ. ئەم ڕۆگەیشتمە ناو پایتەختی ویلایەتەکە و ناچار بووین بەناو ئامێری پشکنینی چەک و تەقەمەنیدا بڕۆین. ئێمە هەمان هەستی ئاسایشمان لە قوتابخانەکاندا نییە. تەقەکردن لە قوتابخانەکان لە ئەمریکا زیاتر ڕوو دەدات و هەندێک لە مامۆستایانی گردبوونەوەکە ئەو ترسیان خستە ڕوو کە هەستی پێ دەکەن لە کاتی داخستنی سەلامەتی کە ئێستا ڕووداوێکی یاساییە بە بەردەوامی ڕوو دەدات. ئێستا 11 ساڵەوانە دەڵێمەوە کاتی بۆ یەکەمی جار دەسم بەمانەوتنەوە کرد هەموو بەیانیەک لە خەو هەڵدەستام بۆ ئەو ڕۆژە پەرۆشی فێرکردنی خوێندکارەکانم. ئێستاش دڵە ڕاوکێمە چی دەگوزارێت و لە ڕۆژنامەکاندا چی بڵاو دەبێتەوە، کاریگەری لەسەر چ خوێندکارێک دەبێت، چه هاوکارێکم هەیە ڕەنگە کاریگەری ئەم کاریان لەسەر بێت. پێم وایە بەشێکی زۆر لە مامۆستایان و قوتابیان دەترسن بچنە قوتابخانە. ئێمە تەقەکردنی زۆری بە کۆمەڵمان لە وڵاتەدا هەیە. ڕۆژیهێنی لە شاری دێنەڤەر قوتابخانەکان داخران لە وەڵامی تەقەکردنەکەی ڕۆژی چوارشەممە لە قوتابخانەی ئامادەی ڕۆژهەڵاتی دێنەڤەر. بەرپرسان وتیان کە لە ماوەی ساڵی خوێندندا ئەفسەرانی چەکدار دەخەنە ناو قوتابخانە ئامادەیەکانی شارەکەەوە. ئێمە هەوڵ دەدەین تەمەنی ئەو کەسانە زیاد بکەین کە توانای کڕینی چەکیان هەیە لە 18 ساڵیەوە بۆ 21 ساڵ. بەشێکی زۆر لە خوێندکارەکانمان تەمەنیان 18 ساڵە لە قۆناغی ئامادەییدا، بۆیە توانای کڕینی چەکیان هەیە بە شێوەیەکی یاسایی. هەروەها ئێمە هەوڵ دەدەین چەکی دەستدرێژ قەدەغە بکەین و پشکنینی ڕابردوو بۆ هەموو ئەو کەسانە بکەین کە چەک و دەمانچە دەکڕن. شەفچینگۆ بۆ ماوەی 7 مانگ لە ناوچەی دۆنباس شەڕی کرد و تەنها لە مانگی 11دا توانی بگەڕێتە ماڵەوە. کەتەرینای هاوسەری شەفچینکۆ بیری دەکرێتەوە کە کاتێک زانی هاوسەرەکەی دێتەوە لە ماڵەوە یەکسەر دەستی کرد بە کۆکردنەوەی جانتاکانی بۆ بە یەکشاد بوونەوە. دەبێت گەشتبین بین بۆ منداڵەکانمان بۆ تەندروستی دەرونی خۆمان. ئێمە دەبێت چاوەڕوانی داهاتوو بین کە داهاتوویەک هەیە لەوێ کە وڵاتەکەمان زیاتر گرنگی بە خەڵقەکەی بدات نەک دەمانچەکانی. ئەوە هیوای منە. ئێستاکە پرۆژە یاسایەک لە ژێر باسکردندایە بۆ داماڵینی چەک لەو کەسانەی مەترسی دروست دەکەن، هەروەها بردنەسەرەوەی تەمەنی کڕینی چەک لە 18 ساڵەوە بۆ 21 ساڵ و پێویستە 3 ڕۆژ بوەستێت پاشکڕین و قەدەغەکردنی چەکی دەستڕێژ و ئۆتۆماتیک.